پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان و دێم بەرەو کۆبوونەوەی پەرلەمان. بەڵام زۆربەیان بێزار و نیگەرانن لەو دۆخەی هەرێمی کوردستانی تێکەوتووە. 24 کاتژمێر بەر لە دەستپێکردنی کۆبوونەوەی ژمارە 11 پەرلەمان 37 پەرلەمانتار یاداشتێکیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ زیادکردنی بڕگەیەک لە کۆبوونەوەی پەرلەمان کە تایبەت بێت بە بابەتی دواکەوتنی موچە. کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێکرد و سەرجەم فراکسیۆنەکان لە نێو هۆڵی پەرلەمان ئامادە بوون. سەرۆکایەتی پەرلەمان زانیاریان هەبوو پەرلەمانتاران ئیتر قبوڵ ناکەن ئەم تەوەرە لاوکیانە ببێ بە تەوەری گەرمی نێو کۆبوونەوەکەیان. بەڕێزانن دامانی پەرلەمان سەرەتا ئاگادارتانەکەینەوە ڕۆژی چوارشەممە سعات 11 بۆیە هەرزوو سەرۆکایەتی پەرلەمان ویستی سیحری پەرلەمانتاران بەتاڵ بکاتەوە و گوتی کە ڕۆژی چوارشەممە 2 مانگ کۆبوونەوەیەکی تایبەت لە سەرپرسی دواکەوتنی موچە ئەنجام دەدرێت. دەرفەت بە هەر هەمووتانە دەین قسە بکەن فەرمودانیشن. لەگەڵ وتنیا وتەی سەرۆکی پەرلەمان ناڕەزایەتی پەرلەمانتاران دەستی پێکردو. پەخشی ڕاستەوخۆی پەرلەمانیش ڕاگیرا. پەرلەمانتاران جەختیان لەسەر زیادکردنی بڕگەی دواکەوتنی موچە دەکردەوە لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان. سەرۆکایەتی پەرلەمانیش ڕەتی دەکردەوە لەمڕۆدا باسی ئەو پرسە بکرێت. بۆیە ڕەوشەکە گۆڕا و تەواوی پەرلەمانتاران هەڵسانەوە سەرپێ جگە لە فراکسیۆنی پارتی و کەمەنەتەوایەتەکان بە لێدان لە مێزەکانیان کۆبوونەوەکەی پەرلەمانیان ڕاگەێت. سەرۆکایەتی پەرلەمان زۆر هەوڵیدا کە کۆبوونەوەی پەرلەمان بەردەوامی پێ بدرێت لە نێو قەڵەباڵغی کۆبوونەوەکەدا لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای ڕاستپات کە دەست بە خوێندنەوەی پێش نیازە یاساکە بکەن. بەڵام هەر نەتواندا 37 پەرلەمانتارەکە لە هەڵوێستەکانیان ڕابگرن. ئەمجارە سەرۆکایەتی پەرلەمان هەڵسا بە کوژاندنەوەی سەرجەم گڵۆپەکانی هۆڵی پەرلەمان بۆەوەی تر پەرلەمانتاران نەتوانن وێنەی و ڕووداوانەی نێو هۆڵی پەرلەمان بگوازنەوە بۆ هاوڵاتیان و دەنگی حەقیقی خۆیانیان نیشان بدەن. لە کاتێکدا پەخشی ڕاستەوخۆی سەرجەم کامێرەکان ڕاگیرا بوو. کاتێککە گرژێک دروستە بێ لە ناو کۆبوونەوەی پەرلەمانە یەکەم شت کە دەستی بووە با دەستی سەرۆکایەتی پەرلەمان یەکسەر مۆبایلەکانمان شەبەکەی تیان نامێنێ بۆ ئیتیساڵمان نەبێت لەگەڵ ڕاگەیاندنی دەرەوە. تۆڕەکانی پەیوەندی و ئینتەرنێتیش لە نێو هۆڵی کۆبوونەوەکانی پەرلەمان ڕاگیرا بۆ ئەوەی ناڕەزایەتیەکان بە دەرەوە نەگات. هاوکات هێزێکی زۆری چەکدار لە دەرەوەی هۆڵی کۆبوونەوەکەی پەرلەمان کۆکرابوویەوە بەڵام بە هیچ جۆرێک نەیانتوانی پەرلەمانتارانی ناڕازی لە هەڵوێستەکانیان سارد بکەنەوە. ئەو 37 پەرلەمانتارە لە پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ و یەکگرتوو نەوەی نوێ و سربەخۆکان و 6 پەرلەمانتاری گۆڕان و فراکسیۆنی ئازادی و چەند پەرلەمانتارێکی یەکەتی پێک هاتبوون. ئەو جەلسەیە نابێ بکرێت بەبێ باسکردنی موچە بەبێ باسکردنی معاناتی خەڵک نابێت ئەو جەلسەیە بکرێت نابێت. پەرلەمانتاران بەردەوام بوون لە ناڕەزایەتیەکانیان تا کۆتایی توانیان دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان هەڵگرن بۆ کاتێکی نادیار. پەرلەمانتارانی ناڕازی لە کاتی هاتنە دەرەوەیان لە هۆڵی پەرلەمان شادیان گێڕا بەهۆی ئەوەی دووبارە شکۆیان بۆ پەرلەمان و کۆبوونەوەکەی گەڕاندەوە و دواتر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی سەرجەم فراکسیۆنەکان جگە لە پارتی ئاماژەیان بەوە کرد کە ناشەفافی هەیە لە داهات هەرێمی کوردستان و پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.